عم الترتيب كردي كاك لبنه لسر والدري ما أستاذ عامله بك أجنا أزام إن شاء الله بواقعية مامۆستایانی ئاینی یەکێک لە ئەرکە سەرچەکانیان وەڵامدانەوەی پرسیاری هاوڵاتیانە. مامۆستا عەبدوڵڵاش هاوشێوەی مامۆستاکانی دیکە وەڵامی پرسیاری هاوڵاتیان دەداتەوە. بەڵام جیاوازەکەی مامۆستا عەبدوڵڵا ئەوەیە کە بە شێوازێکی خەندە ئامێز وەڵامی هاوڵاتیان دەداتەوە. ئەمە ژوا دەکات هەم هاوڵاتیەکە جوان لە وەڵامەکەی تێبگات، هەمیش دەبێتە خۆشی و خەندە بۆ کەسانێک کە لە دەوری دانیشتون. من ئێستا لە لای مامۆستا عەبدوڵڵام لە مزگەوتی بڕواداران لە شاری هەولێر دەمەوێت هەندێک قسەی لەگەڵ بکەم لەسەر ئەم بابەتە. مامۆستا جان سڵاوی خوات لێبێ ئەگەر بیت ئێرە سوپاست دەکەم. مامۆستا با بۆ دەست پێکەین لە یەکێک لە وڵامی پرسیارەکان کە لێت کراوە دەڵێن دوعاکەم بۆ بکە قژم درێژ بێت، تۆش دەڵێ دوعا پێویستی بە دوعا نیە شامپۆی دەوێت. باشە ئەم پرسیارانە بۆ چۆن لە مامۆستایانی ئاینی دەکرێت؟ طبعا بسم الله والصلاة والسلام على رسول الله بخير بين خوش حالين كبرستان ليرة دبينين سرت أو برسياراني كذا كريتن بأما باسي ويبكين رسول الله عليه الصلاة والسلام صحابة كباسي ده كان يعني ده فرمون دائما زردخاني لسر ليوان هبوا زور زار برسياري ليكرا با قالتك ولا ميدايتو بلام هموي حق بوا أو قصيك للدوي دراتي أو قصي أو شتيك كردويتي هموي حق بوا يعني أجر برلوي جابي بسياري برزت بدموات سن اشتكي لو أنا مثلا صحابة هبوا فرميتي أي بيغمبري إخوة واشتركم دي بي بروم رسول الله عليه الصلاة والسلام فرميتي فرخي واشتري الدديني كابرات مشاي كرديا بهيكل جورا اي بيغمبر اخو اخا من فرخه واشتري اخا كودا بلومن هو ثاني بيغمبر عليه الصلاه والسلام يعني انت مش هذاك لو موقفين الرسول الله عليه الصلاه والسلام فرمي ادي واشتري جورا لا فرخي لو اشتري نابي فرخي جورا دبي تنهار يا فرخي وجورا بوا يا يقل الصحابه كان كناوي زاهره او صحابه برزال لا جند بوا رسول الله عليه الصلاة والسلام لبادية بوا كقرايا لبابلن دروي شاري مدينة أو بياو زور لبابلن رزل بيغمبر قرتي عليه الصلاة والسلام اشتي دايتي ميوان داري كردية كهاتي اشتي لبو بيغمبر هنا عليه الصلاة والسلام رسول الله اشتي دايتي روجاق لروجان بيغمبر إخوة عليه الصلاة والسلام لبازار ديبيني زاهر آقاي لينيا الرسول الله راس باوشي ليدو برندي دكاد يا رأو كرتبالا بوا إيه بيغمبر البرندي داكو دري أو عبدي دفروش مشيلهم دكري طبعا مش لوج دبيتن زور بيتك دتي دوهات مش هذا كبيغمبر عليه الصلاة والسلام خوي كردكاتن دري جاي بيغمبر خوات شيء أمني دكريتن ولا من هيجناكم كسر الرش وفرش هيج بيغمبر عليه الصلاة والسلام ده فرمي أتزور جوري للا خوي جورا ها قالت شيء لكر كردو بلام يعني بيش يجوك مكانتي توتسن جوري للا خوي پروردگار أول جبيرنا كم يعني أو برسياران أو شتانة دكريتن بيمام يعني بيما وايا ما مستعمل دوي توزك تندبي عندك خلق في تندبيتن ما مستعمل دوي وسط بي ما مستعش ما دوي زردخانة يعني برأي من هموي بيوستا أو نية بس هموي تندك أول جنيه هموي زردخانة غلطة همو شي زردخانة بي غلطة همو شي أو بي يعني با همو تيدا هبي با لهمو نوع كان ما هبي إدي نازم أو روجا زور بيتاقد بم زور خويشم دهات يعني نوعك بو ما شاء الله حتى أما ميزا كمان ألي أو بخوم دتشما أولاتر طاقتم نبو بتسمعين در كاميرا وشتكاني عندنا أبو أمش ولا أبو قلت بخوي طاقتم يا قديني إيرا أقرنا طاقتم بمين در والله هنا نازم لو برسيارة شان كرت إدي طبعا لحديث صحيح لا مثلا لقرآن لحديث هيز بلقك ما النية بري والله أو آتي بخينا برتت بيدريج دبي أو حديثة يعني أو دعاء بكي برتت بيدريج أو خلق له خوي مثلا عندك عندك شتبلاوي دكاتو أو هاي أو دب زور الجوابات للسوشيال ميديا هي بس أما قناعت من بويا كالقرآن هاتبي لحديث صحيح بيغمبر هاتبي عليه الصلاة والسلام أو ما قبوله باشە مامۆستا لایڤەکانی جەنابەت تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆز بوو. پرسیار هەیە چەندەها جارە دووبارە دەبێت و چەندەها ساڵە گوێمان لێ دەبێت. باشە بۆچی ئەو پرسیارانە ئەوەندە دووبارە دەبنەوە؟ لە ڕاستیدا ئەوەی کە خەڵک بە گرنگی وەرناگری بابەتی دینیە. لەبەرەوەی ئەگەر کەسێک بە گرنگی وەرگرت یەک جار پرسیارەکەی کرد تەواو لە مێشتی دەمینێ و لە بیری دەمینێتن. بس كبا جرينجي ورناقري إيدي صالانة بس سردادة صورته لبير دكاتن تمشاب كمثلا كابران نيجي جنازة لوانيا 500,000 نيجي لسه جنازة كرد بي جنازة كداد اندريك
مردووە کە دێتە کەس نییە نوێژ لێسە بکە لۆ ئیلا دەبی مامۆستابێ ئەدی ئەتو کاکە ئەدی معلوماتت نییە ئەتووە چەند جارە نوێژ لێسە بکەی لۆ لە بیر دەکاتن لێ ئەگەر ئەو شتەی لەلا گرنگ بی تەواو بەڵام ئەگەر لە لای گرنگ نەبی ئەوجە هەموو جارێ دووبارە دەکاتەوە و جار واشە لۆ خۆشیشە ئەوشەیە لەوانێ باشە مامۆستا پرسیارانێکە زۆر دووبارە دەبن و جانان پێ بێزار دەبێت زۆرە پرسیارێکە ڕاستی برێن پێ بێزار دەبم نا پێ بێزار بوون نییە چونکە کە کەسێک پرسیار دەکاتن دەزانین خەڵکەکەی مستەوای زۆر لەمە بەرزترە خەڵکەکی شەیە خەڵکی ئاساییە مستەوایەکی نزمی هەیە بەڕاستی ینی بە عامەی خەڵکی مستەوای نزمە هەندێک پرسیار دەکا یعنی شۆک دەبی باش ئەو پرسیارە چییە و هەر زۆر بەسیتە ینی کو نازانیتن بەس هەر جوابی دەدەینەوە بەس زۆر جارەوەیە ئەو لەو پرسیارانێکە لێ دەکرێت بە خودای یعنی مەسەلەن نازان برێم چ بەس یەک لە پرسیارەکان دێگۆ ئەوە دانراژ بوو دێگۆ مامۆستا کو بتوانم دەرەجەی بینم مژگوت تخواکو بتوان دەرەجێ بخینە و دەرەجەی دەینی یعنی کۆمەڵک لەو پرسیارانە هاتینە ینی ئەوها پرسیار دەکرێتن زۆرن یعنی لەو نوع پرسیارانە شتێکە لێ پرسم جەنابەت لە یەکێک لە لایڤەکان دوعای هاوسەرگیریت بیر دەچێتەوە ئەو دوعایت بۆ لە بیرچەوە لەو دوعای گرنگتر هەیە دوعای هاوسەرگیری نازەم وەڵاهی لە زۆر لایڤەکان کردیتم یعنی دوعام لە بۆ کردینە ئێکاک ئەو گەنج واسە بخەتەی مامۆستای لە بیر بردیەوە ئەو گەنج و مەنجە هەموو دەوریان لەمەدا هەمووی مامۆستا دوعامان لۆ بکە مامۆستا دەرم کاکە قەیدنا بەس ئەتوش دەبی هەوڵەکی بدەی قەیدنە دوعا لۆ دەکەی کاکە بەس محاولە ئەولەک بەس ئێستا گەنجی ئێستا هەمووی تەرتیبی کردی کاکە لە بنەوە لەسەرەوە دەرێ مامۆستا دوعام لۆ بکە ئەجە نازام ئینشاءڵڵا بەواقعیە کەسێک لەگەڵدا لە زۆر ڤیدیۆکان مام ساڵحی ناوە وابزانم ئەوەیان مام ئەیوب باش ئەو مام ئەیوبە جار قسەی دەکات دەفعەت دەکاتن ئەویان چۆنەیان جاروای لە باسی وڵای پرسیارەکانش دەداتەوە وڵای برین دەفعکردن نا چکە ماو شتەمان نییە هەموو وەکو مام و برازا واینە طبعا ئەو یەکێکە لە ئەهلی مزگەوتێ ئەوانەی لەگەر من هەمووی ئەهلی مزگەوتێنە کەسی خزمی من نییە بەڵام هەمووی وەکی برا و مام و خاری من وانە بێکەوە دادەنیوشین بە مەبەستی ئەوەی کە سوودێک بە خەرچی بگەینین ئیسفادەک ما هەبیتن ببیتەوەی کە ئینشاءڵڵا ئەجرێک وەربگرین لە قیامەت ئەو جار وا هەیە لە بۆ سوعبەت دەبیتە مناقەشەمان جاروێ ئەو جواب دەداتەوە جاروێ ئەوە دەبی بەڵام کە جوابیش دەداتەوە لەبەرەوەی هەن لەو مەجلیسانە دانیشتیە هەم پرسیارەکان دووبارە دەبیتەوە زۆر جاروەیە پێشە من دەکەوی لە جوابدانەوەی پرسیارەکان